بەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە لاوە خوێنگێرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگری دابینیوە ئەوەندەی مێژووی خێناوی و پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێند بێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وامزانیوە قەد و دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵ نەدان بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتوویی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدان بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادگی پش و درێژ و خۆڕێکخەر و ژیر و خەباتکار بووە لەبیرمانە لەم شۆڕشەی ژینادا لەم شۆڕشەی ژەن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باشناسیوە و لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە و هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیانبەخت کردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەخت کردو فریشتە ئەحمەدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری مەهاباد لە دوای 25 خەرمانان ئەو ڕۆژە ڕەشەی کە تێیدا ژینای جوانە مەرگ بە دەست پارێزەرانی جەهل و خوراپەوە گیانی ئازیزی لەدەستدا لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان دژ بەم جنایەتە شاری مەهابادی خۆڕاگر و شۆڕشگێڕیش بە مانگرتنی گشتیەوە وەک هەمیشە پەیوەست بوون و ڕۆژانی دواتر زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوو کۆماری ئیسلامی هەروەک پیشەی خۆی و لە نیگەرانی لە تووڕەی خەڵک جارێکی تر دەستی دایە جنایەتێکی بێوێنە لە کوردستان بە تایبەت شاری مەهاباد و ئەو شارەی بە خوێنی لاوەکانمان سوورتر لە جاران کرد یەکێک لەو لاوە خوێنگەرم و بوێر و شۆڕشگێڕانە شەهید فریشتە ئەحمەدی لاوی تینووی ئازادی و ماندوو لە ژیان لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلاون لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات
کە مشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. فریشتە ئەحمەدی لە ساڵی 1369 هەتاوی لە ئاوایی بنە خەڵەفی سەر بە شاری سەردەشت چاوی بە دنیا هەڵێنە. لە ساڵی 1376 هەتاوی بنەماڵەی فریشتە دەچنە شاری سەردەشت و لەوێ نیشتەجێ دەبن و درێژە بە ژیانیانەدا. فریشتە هەر لە سەرەتای منداڵیەوە عەلاقەیەکی زۆری بە خوێندن دەبێت و بۆ هۆیەوە هەتا وەرگرتنی لیسانسەکەی کە لە زانکۆی ئازادی سەردەشتەوە وەری دەگرێت درێژە بە خوێندن دەدات. بەڵام بەهۆی ئەوەی کە لەسەر پێی خۆی بێت و لە بواری ژیان و مەعیشەتەوە یارمەتیدەری بنەماڵەکەی بێت، دوکانی وێنەگرتن و فتوکۆ پێدا دەنێت. لە دوای چەند ساڵ کارکردن لە مەهاباد فریشتە لەگەڵ کاک ڕەحیم گوڵی هاوسەرگیری دەکەن و ژیانی هاوبەش پێکەوە دەنێن و دوکانەکەشی کۆ دەکاتەوە. ئەنجامی ئەو هاوسەرگیریەش دوو منداڵی چاوگەشت بەناوەکانی باوان تەمەن 8 ساڵ و میران تەمەن 5 ساڵ دەبێت. هەروەک لە سەرەتادا باسمان کرد لە دوای 25 خەرمانان کە ژینای جوانە مەرگ بەدەست پارێزەرانی جەهل و خورافەوە گیانی ئازیزی لەدەستا، شاری مەهاباد هەر لە ڕۆژانی ئەوەڵەوە زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوو. ئەرو جۆرەی کە ئاگادارین ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 5 خەزەڵوەری 1401 هەتاوی و لە کاتی ناڕزایەتی و بەرخۆدانی خەڵکی شاری مەهاباد فریشتە ئەحمەدی تەمەن 32 ساڵ لە کاتێکدا کە لە سربانی ماڵەکەی خۆیان دەبێت بە فیشەکی جەنگی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە تەقەی لێ دەکرێ و گیانی ئازیزی لەدەستدەدات و ئەم جۆرەوە پەیوەست دەبێت بە کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژیناوە. بەوتەی سەرچاوەیەکی ئاگادار دام و دەستگا ئەمنیەتیەکانی حکوومەت داوایان کردبوو کە پرسەکەی لە شەودا ئەنجام بدرێت. ئەمەش دژایەتێکی توندی بنەماڵەکەی لێکەوتبەوە، بەڵام ڕێگەیان نەدابوو کە تەرمی فریشتە بگوازرێتەوە بۆ شاری سەردەشت کە لەوێ لەدایک بووە. دوو ساڵ بەسەر گیانبەختکردنی فریشتە ئەحمەدی تێدەپەڕێ. لەم دوو ساڵەدا گەلێک ئاڵ و گۆڕ لە ساحەی سیاسی ئێراندا ڕوویانداوە. شۆڕشی ژینا و ئاسەواری ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگای ڕیشەی داکوتەوە. ترس و نیگەرانی کۆماری جنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بەتایبەت لە ساڵیادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و سەدان کەسی تر دەرخەری ئەم ڕاستیان کە پێمان دەڵێن بێگومان ڕێگای فریشتە و فریشتەکان و هەموو ئەو کەسانی کە بە دروشمی ژن ژیان ئازادی کەوتنە بەر تەقە و پەلاماری پارێزەرانی کۆنەپەرست ئیدامەی هەیە. هێزی ژن ژیان ئازادی خەریکە ڕێدەپەوێ تا بە تۆڵە سەندنی خوێنی بەناحەق ڕژاوی فریشتە و ئەو سەدان تێکۆشەری ترە ئاڵای ئازادی و بەرابەری لە سەروێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەختکردو فریشتە ئەحمەدی
و هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژینا و ڕێگایان پڕێ بوارە. وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان.